هاوڕێیانم کاتتان باش بەخێر بنەوە بۆ کەناڵەکەم لە یوتیوب. لە ڤیدیۆی ئەمڕۆ باسی چۆنیەتی نووسینی داوەتنامەی ڤیزەی کەنەداکەین. ئەگەر تەقدیمی ڤیزەی گەشتیاریەکەی بۆ کەنەدا کە ئێستا کاتەکەی گونجاوە، هاوڕێیەکت یاخود خزمێکت کەسێکت ناسیارێکت لە کەنەدایە، ئەوێ داوەتنامەت بۆ بنێرێت بۆ بەهێزکردنی ئەپلیکیشنەکەت. ئەگەر داوەتنامەت نەبێ کێشە نیە، بەڵام ئەگەر داوەتنامەت هەبێ لە هاوڕێیەکت یاخود کەسێکت زۆر باشترە، پشتگیریەکی زۆر باشە بێت بۆت. جا با بزانی ئەم داوەتنامەیە هەر وەکو نووسینێکی ئاساییە یاخود ئەبێ چی بنووسرێتە داوەتنامەکە، داواکاریەکانی چین و چۆن لە کۆتاییدا تۆ بەسکان ئەینێری لەگەڵ ئەپلیکیشنەکەت. لەم ڤیدیۆ لەگەڵم بێت. اینجا هاوڕێیان با باسی چۆنیەتی نووسینی داوەتنامە بکەین بۆ ڤیزەی گەشتیاری. ئەو کەسێک کە داوەتنامەکە ئەنووسێت ئەبێ ئاماژە بە چه زانیاریەک بکات. سەرەتا بۆ ئەو کەسێک کە داوەت دەکرێت لە کوردستان، ئەو کەسێک کە تۆی لەم حاڵەتە ئەبێ ئاماژە بە چی تۆ بکرێت لە ناو داوەتنامەکە. یەکەم ناوی سیانی، بەرواری لەدایکبوون، ناونیشانی تەواو لە کوردستان، ژمارەی تەلەفۆن، هۆکاری گەشتەکەی، بۆ نمونە تۆ بۆ سەفەرەکەیت بۆ کەنەدا لە داوەتنامەکە ئەنووسی the purpose of the travel یان the purpose of this visit or my friend's visit is tourism، یعنی وەکو گەشتیاری، یاخود هەر هۆکارێکی تر بێت کە تۆ بەهۆیەوە گەشتەکەی. ماوەی مانەوە لە کەنەدا زۆر گرنگە ئاماژە بەوە بکرێت کە تۆ کەی ئەڕۆیتە کەنەدا، کەی بەنیازی بڕۆیتە کەنەدا و کەی ئەتەوێ بگەڕێیتەوە. هەرچەنە لەوانەیە کە تۆ تەقدیمی ڤیزەی گەشتیاریەکەی کاتەکەی بەسەر بڕوایانی ئەو ماوەی کە تۆ بە تەمای بڕۆیت لەوانەیە تاخیرتر بێت، بەڵام گرنگ ئەوەیە تۆ ئاماژەی پێ بکەیت. سەرچاوەی مەسروفاتی ئەو کەسانی تۆ چۆن مەسروفاتی خۆتەکەی لە کەنەدا، ئایا خۆت پارە لەگەڵ خۆت دەهێنی، ئەبێ ئاماژەی پێ بکەیت و کەشفی حساب و پشتگیری بانک ئامادە بکەیت. و ئەگەر هاوڕێکت پشتگیری دەکەیان هاوڕێکت مەسروفاتت دەکا، ئەوە لە ناو داوەتنامەکە ئاماژەی پێەکەی. کەی ئەگەڕێیتەوە کوردستان، وەکوتم زۆر گرنگە ئاماژە بۆ بکەی کەی ئەگەڕێیتەوە کوردستان. بۆ نمونە ئەڵێ من مانگێک ئەمێنمەوە لەم بەروارە بۆ ئەو بەروارە و لەم ڕۆژە من ئەگەڕێمەوە کوردستان. ئەمە بۆ ئەو کەسێک کە لە کوردستانە. ئەو کەسێک کە داوەتنامەکەت بۆ ئەنووسێ لە کەنەدا، ناوی سیانی، بەرواری لەدایکبوون، ناونیشانی تەواو لە کەنەدا، ژمارەی تەلەفۆن، ئیشەکەت لە کەنەدا چییە، جۆب تایتڵ یان ئۆکیوپیشنی پێ ئەڵێن، بۆ نمونە هەر ئیشێکت هەیە ئەبێ ئاماژەی پێ بکەیت. پەیوەندی بۆ کەسێک کە داوەتی دەکەیت، یعنی ئەو کەسێک کە داوەتی ئەەکەی کێی تۆیە، ئەنووسی best friend یان ئەنووسی siblings، brother، sister، mother، father، بەپێی پەیوەندیەکەت لەگەڵ ئەو کەسە. cousin ئەگەر ئامۆزاتە. کۆپیەک لە ئیقامەیان پاسپۆرتی کەنەدان، هەر ئایدیەکی تر ئەگەر ئایدیت هەیە، زیاتر ئەگەر تۆ ئیقامەت هەیە ئەوە چانسێکی باشت هەیە کە وەرگیرێ، با بڵێ ئەو کەسە داوەتنامەکەی کاریگەر بێت و ڤیزە وەرگرێ، بەڵام ئەبێ کۆپیەکە هەر لەگەڵ داوەتنامەکە لە بیکەی بە 2 پێیج، یعنی بە 2 لاپەڕە. لاپەڕەی دووەم کۆپیەک لە ئیقامەکەت سکان یان پاسپۆرتی کەنەدادانێ. هەرچەنە خۆی لە داواکاریەکانی ڤیزە کە ئەکاونتەکە تەکەیتەوە داوات لێکە، بەڵام لێرەش دایەنی. ئەگەر ئەگەر تۆ خێزانداری لە کەنەدا، ژمارە و ناوی تەواوی ئەندامانی خێزانەکەت کە لە کەنەدا لەگەڵت ئەژین ئەبێ هەمووی ئاماژە پێ بکەیت. کەشفی حسابی بانک، کەشفی حساب بانک ئەهێنی، پشتگیری کار ئەهێنی، پێ ئەڵەن letter of employment. ئەو پشتگیری کارە کە تۆ لە کەنەدای ئەبێ ئاماژە بەوە بکات کە تۆ داهاتی ساڵانت لەگەڵ ئەم ئیشە لەم کۆمپانیەکەیشی لێکی چەنە. بۆ نمونە ئەچیتە کۆمپانیاکەی خۆت لای پەیڕۆڵەکەتان یان ئەکاونتەنتی کۆمپانیاکە، ئەڵێ من ئەمەوێ کە ئاماژە بەوە بکەی من لە کێوە لەم کۆمپانیایە ئیشەکەم و هەروەها من داهاتی مانگانم، داهاتی ساڵانەی من چەنە. لەگەڵ 3 بۆ 4 پەیستەپ چییە؟ لێرە کە مانگانە بۆ نمونە معاش وەرەگری، معاش چی پێڵێن بە کوردی، کە معاشەکەت هێت بۆ پارەکە چێتە سەر حساب بانکیەکەت،
پێیستەبت هەیە ینی وەکو چێکێکی بچووکە هەموو زانیاریەکان نووسراوە لەسەری کە تۆ چەندت وەرگرتو و چەند تاکس زەڕی بە ئەوە مانگانە بە PDF ئەتوانی لە ئەکاونتەکەت دەریبێنی هەر لە حساب بانقیەکەت بۆیە چەندانەیەک بۆ نمونەی 4 مانگ 5 مانگیان 3 مانگ پێڵەن پێیستەب ئەوە ئەتوانی داونلۆدی بکەیت و لەگەڵ زانیاریەکانی تر دایبنی. نۆتۆرایزکردنی داوەتنامە وابزانام لای خۆمان پێڵێن کاتب عەدل کە هەموو شتەکانت نووسی ئەیبیتە لای کاتب عەدل. نۆتۆرایز ئۆفیسەر زۆر هەیە لە کەنەدا لە هەموو کوچە و کۆڵانێک دانەیەک هەیە. ئایدیەکەت ئەبیت لەوێ نۆتۆرایزیەکەن ینی کاتب عەدل ختم و مۆری لێ لەسەر داوەتنامەکەت و تۆ ئیمزاکەیت و ئەوانیش ئیمزاکەن و ئەنجا سکانی ئەکەیت داوەتنامەکە ئامادە ئەکەیت. شتێکی پێڵەن سەپۆرت لێتەر. سەپۆرت لێتەر نامەیەکی ترە هەر وەکو داوەتنامەیە بەڵام زیاتر هۆکارەکە شیەکەیتەوە. بۆ نمونە ئەگەر تۆ دەمێکە لە کەنەدای ئەو هاوڕێی خۆت نەبینیوە یان هەستەکەی باری دەرونیت تۆزێ هیلاکە پێویستیت بەوەیە کەسێک لە ئەندامانی خێزانەکەت بێن بۆلات یان بۆ نمونە لەوانەیە بتەوێ مناڵت بێ بتەوێ هاوڕێکت بێت بۆلات لە کاتی مناڵ بوون یان تووشی نەخۆشیەک هاتووی یان چیتر یعنی هەر شتێکت بەسەر هات بێت کە ڕوونی ئەکەیتەوە کە تۆ پێویستیت بۆیە کەسێک لە خزم لە کەسوکە لە هاوڕێ لە کوردستانەوە بێن بۆلات یارمەتیت بن لەم کاتە قورسە لەگەڵت بن پێڵەن سەپۆرت لێتەر هەمان شتە. بەڵام ئەو زانیاریانەی کەوتم کە ئێستا باسیەکەم ئەوانە زیاتر نانووسی زیاتر باسی کێشەکەتەکەی کە بۆ تۆ پێویستیت بە هاوڕێکەتە بێت سەردانی بکە. ئینجا ئێستا هاوڕێیان نمونەی ئینڤایتیشن لەتەرێکتان پیشانەیە بەم جۆرە ئەینووسی. ئەمە نمونەی ئینڤایتیشن لەتەرێکە کە نووسراوە ئامادەم کردو بۆتان ئەتوانن بیگۆڕن مەرج نییە ئەم بەم شێوەیە بینووسن بەڵام زانیاریەکان زۆر گرنگە کە ئاماژەی پێ بکەن ئەو زانیاریانەی کە ئێستا بۆتان ڕوونەکەمەوە. سەرەتاکە لێرە ئەنووسی to whom it may concern ئەنووسی my name is من ناوم ئەمەیە لێرە نووسیمە ئەحمەد محەممەد I am a permanent resident of Canada ئەگەر permanent resident یعنی ئیقامەت هەیە یاخود ئەگەر international student ئەڵێ I am international student in Canada ئەگەر citizenی I am a citizen of Canada یعنی ئەو کاتە جنسی کەنەدیت هەیە. اینجا ئەنووسی I am inviting my friend passport number هاوڕێکت یاخود ئەو کەسێک کە داوەتی ئەەکەی لەگەڵ پاسپۆرتەکەت to visit me in Canada. اینجا باسیەکی بە کورتی کە ئەم کەسە لەکوێ ئەمێنێتەوە. Ali will be staying at my place during his journey یعنی لە لای من ئەمێنێتەوە لە ماڵەکەی من یاخود لە ئەپارتمنتەکەی من. The sole purpose of his travel is to visit me and he will return to his country at the end of his authorized stay in Canada یعنی ئەم کەسە ئەو ماوەی بۆی دیاری کراوە چونکە شتێکێک کە تۆیی بۆ کەنەدا ستامپت بۆ لێ ینی بۆ نمونە ئەگەر ڤیزەکەت 7 ساڵیش بێت ئەو ئۆفیسەرەی ستامپت بۆ لێ لەوانەیە بۆ 2 هەفتە بۆت تۆمار بکات ینی 2 هەفتە ستامپت بۆ لێ بیە بەپی ئەوە دیاری ئەکات کە چەنێ لە کەنەدا ئەمێنیتەوە بۆیە ئەو پێڵەن authorized stay یعنی ئەوان چەندێک بڵێن ئێمە تۆڵەی ئەوەنە ئەمێنێتەوە نەک زیاتر کە بێتە شێوەیەکی نایاسایی. اینجا ئەڵێی چی I haven't been to my country for 5 years من 5 ساڵە 6 ساڵە نەگەڕاومەتەوە. I really need his emotional support as he is my best friend from childhood ئەڵێی من زۆر پێویستیم پێێتی لێرە بێت معنەویەن یعنی پشتگیریم بکات و هاوڕێمە دەمێکە نەمبینیوە. اینجا چیەڵێ Ali has family ties in Iraq and by no means he is willing to stay more than what he has authorized to. ئەتوانی باسی ئەوە بکەی کە علی بۆ نمونە ئەو هاوڕێت ئەگەر خێزاندارە زۆر باشە ئەڵێ خێزان he is married he has kids بۆیە ئەبێ بگەڕێتەوە ینی شتێک نایبەستێتەوە لە کەنەدا بەڵکو مەسئولیاتی لەسرە لە کوردستان کە بگەڕێتەوە.
ئەگەریش سینگڵە ئەوە هیچ مەنووسن سینگڵە ئەو ئەم بەشە لابن. He shall return to his family and his responsibilities at the end of his trip. اینجا دوایی چیەڵێ I will be responsible for his financial needs and providing him with any support he may require. ئەگەر تۆ یارمەتی ئەتوانی بڵێ I will be responsible for his financial support یعنی من خۆم یارمەتیم و ئەگەریش خۆی ینی خۆی مەسروفاتی خۆیەکە ئەوە ئاماژەی پێەکەی. جا لێرە من بەم جۆرە نووسیومە بە هەر جۆرێک بێ ئەتوانی ئاماژەی پێ بکەی زانیاریەکان. ئینڤایتی ئەو کەسەیە کە داوەت ئەکرێت. ئینڤایتەر ئەو کەسەیە کە داوەتنامەکە نووسێ. ئەنجا بۆ نمونە ئینڤایتی یعنی ئەو کەسێکە لە کوردستانە، date of birth، ئادرێس، ژمارەی تەلەفۆن، پەیوەندی لەگەڵ ئەو کەسێک کە ئینڤایتی کردووە، best friend، ئیشەکەت چییە لە کوردستان، ئەکاونتەنت یان هەر ئیشێکی تر بێت، duration of stay in Canada وەکووتم ئەبێ ئاماژە بە کاتەکە بکەی، place of stay لەکوێ ئەمێنیتەوە، ئەدرێسی هاوڕێکت ئەنووسی لە کەنەدا، financial support by best friend ئەحمەد یعنی کێ سەپۆرتت ئەکات کێ مەسروفاتت ئەکات ئەو کەسێک کە داوەتت ئەکات لە کەنەدا. ئەمە ئینڤایتەر ئەم بەشە بۆ ئەو کەسەیە کە داوەتت ئەکات لە کەنەدا کەسەکەی داوەتنامەکە نووسێ، ناوی تەواو، date of birth، ئەدرێسەکەی لە کەنەدا، ژمارەی تەلەفۆن، relationship، numbers of the household یعنی ئەحمەد لەکوێ ئەو ماڵی کە ئەحمەدی تیاژی چەند کەسی تیا بێ ئاماژەی پێ بکەی زۆر گرنگە. numbers of the household ئەگەر سینگڵە یەک کەسە، ئەگەر لەگەڵ هاوڕێیەکی تری ئەژی ئەبێ ئاماژەی پێ بکەیت و ئەگەریش خێزاندارە ئەوە ئاماژە بە هەمویانەکەیت. job title ئیشەکەی چییە یاخود ئەتوانن بنووسن occupation لێرە، مانەجەر یان هەر شتێک بێ کێشەنیە و annual income ساڵانە داهاتی چەنە. ئەوەش ئەبێ لە ئەکاونتەنتی کۆمپانیاکەی ئەو ژمارەیە بێنێت. ئەمە بەم جۆرە ئەتوانی داوەتنامە بنووسی ئەبێ هەموو شتێک ئاماژەی پێ بکەیت. ئەگەر پرسیارت هەیە لە کۆمنت بۆم بنووسە هەتا ڤیدیۆیەکی تر لەسەر کەنەدا. خواتان لەگەڵ.